بە دوژمنە سەرسەختەکەی ئیسلام ناسرا بوو تا ئەو پەری دژایەتی دینی ئیسلام و مسلمانانی دەکرد ناوی لێنرا بوو گەنجە شەیتانەکەی تورکیا و بانگەشەی ئەوەی دەکرد کە پێغەمبەری شەیتان پەرستەکانە ئەو ئێستا مسلمان بوو و ساتەکانی چوونی بۆ عومرە تۆمار دەکرد ئێڤی بایجانی تەمەن 18 ساڵ کە بە دوژمنە سەرسەختەکەی ئیسلام و دژایەتیکردنی ئەو پەڕی مسلمانان ناسرا بوو لە ڤیدۆ کلیپێکدا کە لە ئەکاونتەکانی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی کردوتەوە دەرکەوتووە کە گوارەی لابردووە کە بەدەمی خۆیەوە بەستی بووی هەروەها ساتەکانی چوونی بۆ عومرەشی لەگەڵدا باس کردووە بایجان بە قژی پەمەیی بەناوبانگ بوو بەڵام لە کاتی عومرەدا دەرکەوت کە قژی ڕەش کردووە و شێوازی قسەکردنیشی گۆڕانکاری تەواوی بەسەردا هاتووە ئێڤی پێشتر ڕایگەیاند بوو کە شەیتانێکە و تەمەنی 456 ساڵە بانگەشەی ئەوەشی دەکرد کە پێغەمبەری شەیتان پەرستەکانە هەروەها ئەسپی قۆچپەمەییشی وە خودایە قبول کردبوو ڕۆژنامەنووس گۆخان کەهرامان لەبارەی دەرکەوتنی نوێی ئیڤیۆ وتی ئیسلام مرۆڤەکان جوان دەکات ئیسلام توانای دروستکردنی مرۆڤی نوێی هەیە هولیا یورت پسپۆری زمان و ئەدەب لەبارەی تۆ بۆ مسلمانبوونی ئەو یوتوبەرەوە دەڵێت ئەو خودایە دڵەکان دەگۆڕێت و حکمی دڵەکان دەکات و بەڕێوەیان دەبات بۆیە دوای تەوبەی هەمیشەیی بوو ئیڤی لە خودای گەورە دەکەم دیادەی شەیتانگەرایی بۆ یەکەم جار لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ساڵی 1966 لەو شوێنەی کە پێی دەگوترا کەنیسەی شەیتان سەری هەڵدا و گەشەی کرد بۆ فۆرمی جۆراوجۆر کە هاوڕێی سحر و ڕێوڕسمی سیر و سەمەرە بوو لە پراکتیزەکردنیدا